تەمەنم 18 ساڵ بوو کە زەواجم کرد لەبەر خاتری نەخۆشی دایکم و بەخێوکردنی دایکوانە زوو لە مەکتەب دەریان هێنا. ئیتر کە کچیش لە بەعزێک کۆمەڵگا و لە هەنێ خانەواداوە بیرەکەنەوە گەیشتە تەمەنی 18 ساڵە بێ زەواج بکە. ئیتر من شوم کرد بە پورزایەکی خۆم کە شوم پێکرد بڕوا بکە خاتون تەنها 3 مانگ بەیەکەوە بووین. قەدەری خوا یەکەم شەو من حەملم بۆ دروست بوو. هاوسەرەکەم چوو بۆ خارج. یعنی من حەملم هەبوو ئەو منی بەجێهێشت. کاتێک کە منی جێهێشت یعنی بەڕاستی قورسترین مەرحەلەی ژیانی من تەمەنی 18 ساڵ بوو. باسی 18 ساڵی کەی ئەەکەم 18 ساڵی 97. ئەو کاتە وەکو کچی ئێستا چاوکراوە نەبووین. بەڕاستی وشەی بێوەژن و تەلاق زۆر ناشرین بوو. لە بەتایبەتی لە خانەوادەی ئێمە من یەکەم کەس بووم کە وشەی تەلاقتیان ینی تازە بوو. بۆ من زۆر قورس بوو. ئەوەی کە منی کوژت یەکەم شت کە پورزاکەم چوو بۆ ئەوروپا تەنانەت کاتێ تەلاقیام خۆی لێرە نەبوو بە وەکالەت براکەی تەلاقەکەی بۆ من ینی تەلاقی بۆ من ناردەوە. دوای ئەوە بەڵێ نەیوت هۆکاری تەلاقەکەت چێ یا هەرێک سەر بەڵێ تۆ بە وەکالەت بۆی ناردی. باسەکەم لە چییە؟ من حەملم هەبوو ئەو چوو بە ئەوروپا. باسی 96 ئەو کاتە باوباوی ینی باسی ئەوروپا بوو. لەناو ئەنیسە باسەکەی من لە چییە؟ زۆر جار کە کێشەکانمان دروستە بێ خودی ئافرەتەکان خۆمانن بۆمان دروستەکەن. ئەی زۆر جار پیاوەکان ئاسانکاریمان بۆکەن کەچی سێرەکەن یان دشەکانمانن یا خەسۆکانمانن یاخود کەسە نزیکەکانی خۆمان. من لێرە پورەکەی خۆم بوو کە بووکی ئەو ماڵە بوو. پورەکەی خۆم وتی بە شەرتێک 2 کوڕی تری هەبوو زەواجیان نەکرد بوو. بە هاوسەرەکەی منی وت تۆ بچۆ بۆ ئەوروپا. ئێوتم باشە بۆچی دەکەی من ئەنێری؟ ئەوانی تر بنێرەکە زەواجیان نەکردووە. ئەوە من بڕوا بکە خاتون سەرەتا هەتا منیان بۆ بوو. لەوانەیە 6 عیلان نردبێت تا من ئەنکەم تا بنەماڵی ئێمە ڕازی بوون کە من ببم بە بووکی ئەو خانەوادە. دوایی هەر پورەکەی خۆم مێردەکەی منی نرد و هەر بە وەکالەت تەلاقەکەی بۆ من نردەوە. تەنانەت کاتێ مناڵەکەم بوو بەڕاستی ئەمە نەقورسەکە ئێستا باسیەکەم چانێ قسە هەیە ئەی لە کاتی خۆیان کە ڕووداوەکان ڕویان ناوە زۆر ناڕەحەتێ پەڕیوە. ئێستا کە من باسیەکەم ناوانەیە وەکو ڕۆمانی سێر بکرێ وەکو چیرۆکی سێر بکرێ بەڵام ئەمە بە واقعی ئەسڵی ژیانی خۆمە کە بەڕاستی ڕوویاوە. کاتێکە مناڵەکەم بوو یەکسەر بردیانەوە. ئەسڵەن نەیان هێشت هەر بیبینم. نەیان هێشت هەر شیریشی بەمێ. مناڵەکەت کچ بوو یا کوڕ بوو؟ بەڵێ مناڵەکەم کچ بوو. مناڵەکەم کچ بوو. پاش 10 ساڵ مناڵەکەم بینیەوە وایان لێ کردبوو کە ناوی منیان لا ئەهێنا ئەوەیشی هەمان ناوی منی هەبوو ڕقی لەو ناوەش بوو. بە ئێستشەوە کە زەواجی کردووە تازە خەریکە بیرەکاتەوە کە خۆی زەواجی کردووە. یعنی بەڕاستی زۆر ژیانێکی ناخۆشم تێپەڕان. لە پاش ئەوە 4 ساڵ و نیو دانیشتم وەکو گوتوتم مناڵەکەم نەبینی هیچ نان هێش مناڵەکەم ببینم. لە ڕاستیە ئەمەش با بگەڕێنمەوە بۆ بیر و بۆ چوونی خانەوادەکەم. سێری من ناڵێم بەرژەوەندی منیان نەویستووە بەڵام لە هەمان کاتە دڵی من ورد بوو هەر بە لێسەندنی پارچە جەرگەکەم پارچەیە لە ژگەرمیان لێسەندم. بەڵام دایکم و برا گەورەکەم ئەو کاتە بتەوێت نەتەوێ گرانی بوو. ئەوانەیە ئەوەی کە 96 بیر بێ ئەزانەیە کە زروف زۆر باش نەبوو. تەنانەت ئەمە توانای شیرکڕینیشمان نەبوو. وتیان تۆ مناڵەکە بنێرەوە باشترە شیریشی مێرێ. بۆچی؟ بەس لەبەر خاتری ئەوەی تۆ تەمەنت گەنجە بەیانی زەواج بکەیتەوە هیچ کەسێک تۆی ناوێت بە مناڵێکەوە. بەڕاستی ئەمە من لەو کاتە ئەگەر عەقڵی ئێستەم هەبوایە بەدیار مناڵەکەمەوە دائەنیشتم. ئەگەر پەروەردەی کچەکەم بکردایە کچەکەم ئەو کاتە وەکو کە ناوی منیان لا ئێنا خۆشەویستی پێ ئەیام. بڕوات هەبێ خاتون هەفتەیە پێشتا لە سەفرەیەک بووین کچێک لە پاسەکەمانە بوو تەمەنی تقریبەن 10 ساڵ بوو. خۆم پێ نەگیرا چوومە پاسەکەت لە پەشی دواوە تێرگریا. وتیان چییە بۆ گری؟ وتم تو ئەو خۆیە بێڵن با ئەوەی لە دڵمایە هیچ نەبێڕێگری فرمێسکەکەم لێ مەکەن. یعنی ئێستا کە ئەم قسانە ئەەکەم فرمێسکم نەماوە. ئەمەنە یعنی ئەوەنە ناخۆشیم دیوە ئەوەنە گریاوە فرمێسکم نەماوە. چوومە بەشی دواوە لە پاسەکە تێرگریام هەتا هێ من بوومە. وتیان بۆچی گریای؟ وتم ئەو کچە تەمەن 10 ساڵە زۆر من زۆر حەزم لە کچم زۆر خۆشە بێ. ئێستا خوانەی بڕێت و کوڕم هەیە. لەگەڵ ئەوە وتم ئەگەر منیش
لە تەمەنی خۆیان کچێکی ئاوام هەبوایە خۆشەویستی بە ئێوە بە کچەکەم پێوتمدایە جلی جوانم لەبەر ئەکرد کە لە خۆشەویستی کچەکەم بێبەش بووم ئەمە هەمووی بەهۆی دابوونەریت و کۆمەڵگا و عیبە و ئەم شتانە